لاری لوتکەی خولی نایابی کوردستان و لە هەفتەی 22 پێشمەرگەی هەولێری دووەمی ڕیزبەندی لەسەر یاریگای خۆی لە پیرمان پێشوازی لە شێروانەی پێشەنگ کرد. سەرەتا پێشمەرگەی هەولێری خاوەنماڵ زوو گورزی خۆی وەشاند و لە خولەکی سێزدا لە ڕێگای فرانسیسدا جیغانایی پێشکەوت کەوا دانا کامەران خاوەنی ئەسیستەکەی بوو. لە خولەکی 25 چالێک سەرکەوت ئەنجامەکەی بۆ تیپەکەی پیرمام دوو هێندەرێ کرد. لە خولەکی 37 بیلال ساڵح تۆپێکی بۆ ناوچەی سزای پێشمەرگەی هەولێر بەرز کردەوە و محەممەد جەلالیش گۆڵ یەکەمی بۆ شێروانە پێتۆمار کرد و جیاوازەکەی بۆ گۆڵێک کەم کردەوە. لە نیوەی دووەم و دوای تێپەڕبوونی تەنها 6 خولەک دانا کامەران پێشمەرگەی هەولێری بە گۆڵی سێمیش گەیاند. لە خولەکی 64 هەڵگورت قەیس تۆپێکی بە چالاک سەرکەوت گەیاند و ئەویش کردی ئەسیز بۆ دازی و گۆڵی چوارەمی پێشمەرگەی هەولێری لێوە بەرهەم هات. یەک خولەک دواتر بە لێدانی ڕاستەوخۆی دوور بیلال ساڵح گۆڵێکی نایاب و ناوازەی تۆمار کرد و شێروانەی بە گۆڵی دووەم گەیاند. لە خولەکی 68 هاوشێوەی گۆڵی چوارەم پێشمەرگەی هەولێر گۆڵی پێنجەمیشی لە ڕێگای فرانسیسدا زی تۆمار کرد و یاریزانەکە هاتریکی خۆی لە یاریەکە نووسیەوە. لە خولەکی 87 کوڕوج بیکسۆن گۆڵی سێمیشی بۆ شێروانە تۆمار کرد. لە خولەکی 94ش محەممەد حوسێن گۆڵی چوارەمی بۆ تیپەکەی گەرمیان زیاد کرد و جیاوازەکەی بۆ گۆڵێک کەم کردەوە، بەڵام گۆڵی دیکە لە یاریەکە بەرهەم نەهات و یاری بە 5 گۆڵ بەرامبەر 4 گۆڵ بە سوودی پێشمەرگەی هەولێر کۆتایی هات. لە هەفتەی ڕابردوو تووشی شکست ببووین. ئەو شکستە کاریگەری هەبوو لەسەر دەرونی یاریزانەکان بە شێوەیەکی گشتی ئەمە لە دوای یاریەکەی زاخۆ الحەمدوللا ئیشمان کرد بۆی بتوانین تیپەکە لە ڕووی دەرونیەوە ئامادە بکەین. ئەوە ئیشمان کرد لەسەر لە ڕووی تەکتیکەوە بۆی بتوانین ئەو خاڵ لاوازانی لە یانی شێروانە هەیە ئیستیغلالی بکەین. الحەمدوللا توانیمان گۆڵ تۆمار بکەین، بەڵام لە تەمەرکوزی غەڵەتی یاریزانەکانی خۆمان چەند گۆڵێکمان لێ تۆمار کردم. ئینشاڵڵا حاڵ دەکەینەوە هەڵانەی هەمانە یاریەکانی داهاتوو چاشی دەکەینەوە بتوانین ببینە پاڵەوانی خولەکە ئینشاءڵڵا. پیرۆز لەیانەی پێشمەرگە ینی یارێکی باشیان ئەنجامدا بەڕاستی ڕکابەری تیبی ئەمە بوون، ینی یارێکی دراماتیکی بوو، یعنی یارێکی پرگۆڵ بوو وەشمان توانی بەڕاستی یعنی یارەکە بێنەوە، بەڵام بەداخەوە فەرقی گۆڵەکان بە زووی گۆڵمان لێکرا، فەرقەکان جیاوازەکان هەمیشە بە 2 گۆڵ و 3 گۆڵ لە خولەکانی کۆتایە بەتابێمە تێکڕای گشتی یارێکی باشمان ئەنجام دا چەندین جا گەشتنە گۆڵی بەرامبەر، بەڵام بەداخەوە ینی نەمانتوانی ئەو هەلانە بخۆزینەوە بە هەڵەیەکی تاکە کەسی ڕەنگە چەندین گۆڵمان لێ تۆمار کرا، ینی ئەوەی کەوتمان بەداخەوە جێبەجێ نەکرا. تەمە ناکەن ئینشاءڵڵا تەعویزی ئەم یاریە لە یاریەکەی داهاتوو کە لە نێو یاریگای خۆمان ئەنجام بدەین پشتیوان بەخوا بتوانین پارێزبەندی لە ڕێزبەندی یەکەم. سەرەڕای ئەم شکستەش شێروانە هەر لە پێشەنگ گیانەکانی خولەکە مایەوە خاوەنی 43 خاڵە. پێشمەرگەی هەولێریش لە پلەی دووەم کۆی خاڵەکانی بۆ 42 خاڵ بەرز کردەوە و جیاوازەکەی کەم کردەوە بۆ تاکە خاڵێک لەگەڵ شێروانە. حوسێن محەممەد، کەناڵی پێیان، پیرمان.